سڵاو قوتابیانی بەڕێز لە بابەتی ئەوڕۆماندا لە یونیتی یەکەم سەنڕایزی پۆلی دوازدە باسی تێنسستان لەبۆ دەکەم واتە ڕستە دەمەکانی ڕستە ئێمە لە زمانی ئینگلیزی کۆمەڵێک دەمی ڕستەمان هەیە بە خۆتان دەزانن ڕستەی پرێزنت سمپڵمان هەیە و پاس سمپڵیشمان هەیە پرێزنت پێرفێکتمان هەیە پاس پێرفێکتمان هەیە present continuous past continuous future simple future continuous ئەمانە کۆمەڵێک تێنسسن دوازدەنە هەشتن یعنی بە پێی پێویست ئەنگۆ ئەوەی لە بۆ ئێوە داخلە کۆمەڵێکن کە لە کتابی پۆلی دوازدە نووسراینەوە ئێمە دەبێت گرنگی زۆر بۆ تێنسانە بدەین بەڕاستی ئەو تێنسانە یعنی زۆر ئەساسن ئەگەر تۆ ئەو تێنسانە نەزانی یعنی بناغەی گرامەری ئینگلیزی نازانی ئەگەر بناغەی گرامەریش نەزانی بەڕاستی ناتوانانی لە ئاکتیف و پاسیفی هیچ بکەی ناتوانین لە ریپۆرتت سپیچی هیچ بکەی لەبەر ئەوە یونیتی یەکەم ئەمن زۆر جاران دەڵێم یعنی یونیتی یەکەم یونیتێکی زۆر ئەساسیە ئەگەر قوتابی توانی یونیتی یەکەم بەباشی تێبگا ئیتر دەتوانی لە یونتەکانی تریش زۆر بە ئاسانی تێبگا چونکە ئەگەر لە یونیتی یەکەم تێنەگەی دەبی ئەمە لە یونیتی سێم بڵێم بڕۆ یونیتی یەکەم ئاتوش یونیتی یەکەم تێنەگەیشتی کەواتە تو ناتوانین لە بابەتەکەی بەباشی تێبگەی لەبەرەوە لەگەڵم بە هەندێک تێنسس هەیە لە یونیتی یەکەم لە بۆت باز بکەم باشە ئێمە ئەوڕۆ بابەتێکمان هەیە ئەویش پێ دەڵێن present perfect ڕانەبردووی تەواو لەگەر past perfect ڕابردووی تەواو ئاتوو بە خۆ دەزانی ئەمن پرێزنتم هەیە و پاستیشم هەیە یعنی present simpleم هەیە و past simpleیشم هەیە جگە لەم دوو تێنسا تەماشاکە present perfecتیشمان هەیە یعنی پرێزنتە بەڵام پێرفێکتە واتە کارەکە تەواو بووە بەڵام لەوانێت تازە تەواو بووە یعنی زۆری بەسە تێنەپەڕیە و یاخود کارێکمان لە قەدیم دەست پێ کردیە ئێستا تەواومان کردیە هەر بە پرێزنت ئیسابەت چکە ئەمە ئیشەکەمان تەواو نەکردی هێشتاکە ئەمە پێی دەڵێن present perfect بابەتە چکەمان لێ تەنشتەوی پێی دەڵێن past perfect یعنی ئەمە دائیمەن بە بەراورد بە قوتابی دەرێم لەوەی لێچیان جیاواز بکاتەوە ئەگەر تو present perfecتی تێگەیشتی past perfect زۆر ئاسانە هەر یەکسەر وەکوویە زائیدەن هەندێک گۆڕانکاری باشە past perfect ئەتو past simple خوێندیە دەزانی past simple چییە past simple دەبی بزانی ئەو جە past perfecتی تێدەگەی past perfecتیش حالەتێکە کە لە قەدیم ڕوویدایە و مثلا ئەگەر دوو شت ڕوویان دابی لە ڕابردوو چیهانیان جاری یەکەم ڕوویدایە ئەو پێی دەڵێن past perfect چیهانیان جاری دووەم ڕوودەدا ئەوە پێی دەڵێن past simple با ئەمە تەماشای ئەم خشتەیە بکەین present perfect past perfect با سەرەتا لە present perfect دەست پێ بکەین present perfect یاسایەکەی چییە یاسایەکەی تەماشاکە subjectت هەیە have و has pp مامۆستا ئەوە لەبەر چ presentە لەبەرەوەی have و hasi تێدایە ئەدی لەبەر چ perfecتە لەبەرەوەی ppیان لە دوا هاتیە با من تێبینێ کشت پێ بڵێم have و has و had هەردەم ppیان لە دوا دێ تەنها لە present simple نەبی لە حالەتەکانی تر هەر هەمووی have و has و had دەبێت pp لە دوا بێت تەماشاکە have و has چی لە دوا هاتیە pp لە دوا هاتیە قوتابی بەڕێز پێویستە ئەتوو بزانی pp چییە pp یعنی past participle past participle یعنی شێوەی سێمی فرمان ئەمە شێوەی یەکەممان هەیە presentە شێوەی دووەمی فرمانمان هەیە pastە و شێوەی سێمیشمان هەیە پێی دەرێن pp یعنی past participle بۆ نمونە go ئەوە presentەکەیە کابی کە past دەبتە went ئەوە verbi دووەمە یعنی شێوازی دووەمە و شێوازی سێم کە ppیە دەبتە چ دەبتە gone کەواتە go went gone کامیان ppیە گەنەکە ppیە دەبی زۆر ئاگاداربی کۆمەڵێک گوشەمان هەنا ئەمانە پێیان دەگوترێت irregular یعنی ئەمانە بە پێی یاسا ناڕۆن شازن دەبێت لە بەریان بکەی مثلا هەندێکیان وچیەکەن کات ئەوە وچیەکە پێویست ناکە هیچ گۆڕانکارێک تێدا بکەی کۆمەڵێک گوشەمان هەیە وەکو کاتیە put set ئەمانە چنە ئەمانە لە verbi یەکەم و verbi دووەم و verbi سێمیان وچیەکە هیچ گۆڕانکارییان تێدا ناکرێت بەڵام کۆمەڵێک verbi دیکەمان هەنا تەنها ئیدیان پێوەبی ئیدی وەکو پاس سمپلەکە ئیدیان پێوەبی ئەمە یەکسەر دەزانین ئەمانە چنە ئەمانە پیپینە بەس بە مەرجێک have و has و هادیان لە پێش هاتبێ ئەگە have و has و هادیان لە پێش نەهاتبێ یەک لەوانە طبعاً ئەوە لەو حالەتێ ئەتو ناتانی بێ ئەوە پیپیە درێ ئەمە پاس سمپڵە زۆر باشە ئەوە زانیمان پیپی چییە باشە با نمونەی وەربگرین گوتم subject has have pp ئەوە یاسای چییە یاسای present perfectە نمونە he has done the work لێرە شتێکی زۆر گرنگکە با پێت برێم ئەمە هیمان هەیە هی تاکە ئەتوو subject تاک بی دەبی ئەو verبەی لە گەریشی بەکاردێنی ئەوش تاک بی
he has دەتوانی برێ he have نەخێر ناتوانێت لەبەرچی لەبەرەوەی have کۆیە has تاکە با برێن has لەگە تاکەکان بەکاردێ هاویش لەگە کۆیەکان بەکاردێ کۆی چ مامۆستا ئەمن باسی سەبجەکتی دەکەم سەبجەکتمان هەیە سەبجەکت he she it I we you they ئەوانە هەمویان سەبجەکتن یعنی ئەگەر لە سەرەتای ڕستە بێن و یاخود ناوێکمان هەیە ئەگەر ناوێک لە سەرەتای ڕستە بێ ئەوە دەرێن ئەمەش چییە ئەمەش دەکرێت سەبجەکت بی ئەوزن ناوی تاکمان هەیە و هەروەها ناوی کۆشمان هەیە he has done the work ئەدی مامۆستا کا پیپیەکە ئەوەش پیپیە ئەوەش پیپی کەواتە ئێستا لە یاساەکە ئەمە پێویستمان بە چیە پێویستمان بە سێشتیە سەبجەکت هازیان هاف لەگەر پیپی ئەوەی تر چییە ئەوەی تر کۆمپلیمنتی پێدەرێن هیچ تەسیری لەسەر ڕستەکەی نییە باشە ڕستەی دووەم باوەڕ بگرین has he done the work ئەوە هەمان ڕستەیە ئەو جارێک کلمە پرسیاری هاتمەساکە نووسم چ نووسم question یعنی پرسیاری has he done the work ئایا ئەمە کارەکەی تەواو کرد هازم هینایتە سەرەتا ئەو جارەی یعنی لەو حالەتێ چ دەکەی ها تەماشا ئەو ڕستەی بکە ئەمە چم لێ کردیە تەنها هازەکەم هینایتە سەرەتا دامنایە هازم هینایتە سەرەتا هازەکەم هینایتە سەرەتا ئەوە هازەکەم دانایە تەماشاکە هیچ گۆڕانکاریەک نییە کەواتە لە دروستکردنی پرسیار چ دەکەی هاز و هاف و هات هەر سێکیان یعنی هەر یەکیان بوو دەیهینیە پێشەوە دایدەنەی لەبەرەوەی پیپیان لە دوهاتیە دەتوانی بەکاریان بینیەوە has he done the work بەڵێ has he done the work ئەوە کوێستچنە تەنها هازەکە بینە پێشەوە ئەو جارەی لە نێگەتیڤەکەی تەماشای نێگەتیڤەکەی بکە he hasn't done the work تەنها هازەکە یان هافەکە نۆتێکی لە بۆ زیاد دەکەیت تەماشاکە he hasn't تەماشاکە چم کردیە تەنها نۆتێکم لە بۆ زیاد کردیە یەکسەر ئەتوو دەزانی ئەو ڕستەی نێگەتیڤە مامۆستا ئەوە لە ئیمتیحان کو دێتەوە یعنی ئەمە دەبی ڕستەی بکەینە پرسیاری نە ئەوە بەس لە بۆ ئەوەیە ئەگەر لە ئیمتیحان هەر شێوێزێک لەو شێوازانە بینی یەکسەر ئەتوو هیچ بشەوەژمە بە برێ ئەو مۆزوعی پرێزنت پێرفێکتە دەکرێت بە شێوازی پرسیاری بی دەکرێت بە ستەیتمنت بی و دەشکرێت بە نێگەتیڤ بی هەر سێ شێوازەکە ئاساییە ئێمە هاوڵۆنگمان هەیە کە WH question طبعا گوتم ئەگەر ئەمە ڕستەکەی بکەینە question تەنها هازەکەی یان هافەکەی دێنە پێشەوە بەڵام ئەگەر و WH questionیش لەگە بەکاربینین هاتەمەشاکە یەکسەر هاوڵۆنگمان بەکارهێنا لە چێ دەرێدا بنێم هەر لە پێشی هافەکە دیتە یەکسەر لە پێشی بەکاربینە لە پێشی هیچ گۆڕانکاریەک لە گرامەری ڕستەکە ڕوونادا تەنها لە مەعنا ڕوودەدا ئەتو ئەگە هاوڵۆنگت دانا دەبێت ماوەکەی لا بدەی لە ڕستەکە ئەگەر لە ڕستەیەک وێنت بەکارهێنا دەبێت کاتەکەی لا بدەیت ئەگەر لە ڕستەیەک وێرت بەکارهێنا دەبێت شوێنەکەی لا بدەیت ئەگەر لە ڕستەیەک هود بەکارهێنا دەبێت ئەتو مرۆڤەکەی لا بدەیت یان بکەرەکەی لا بدەیت ئەمەە چەند یاسایەک بوون لەسەر هەمووی شێوازەکان وازەحە لەسەر present perfect how long have you been here ئەوەش پیپیە been پیپی ئەلێرانە تەمەشا بکە ئەوەش پیپیە باش present perfect ئێمە چەند دەستەواژەیەک لەگە present perfecتی بەکاردێنین تەمەشاکە دەستەواژەکان چنە مامۆستا هەر ڕستەیەک already تێدا بوو recently تێدا بوو how longi تێدا بوو yeti تێدا بوو ever تێدا بوو never since for now just during today هەر یەک لە موشانە لە ڕستەیەکیدا هەبوو برێ ئەو ڕستەیەکی چیە ڕستەیەکی present perfectە چکە ڕستەی present perfect دەکرێت یەک لەوانەی تێدابی و دەشکرێت تێدا نەبی ئەمە لە ڕستانە هیچمان دانە نایە بەڵام دەتانم ئێستا ئەمە لەم ڕستانە ئەمانە هەوو جێ بکەمەوە ئێستا پێت دەرێم ئەمانە چۆن بەکاردێ باشە زۆر باشە ئەمە چ بوو ئەمە present perfect بابین باسی past perfectش بکەین بابزانین فەرقی چییە لەگە present perfect تەماشا past perfect بکە لە تەنشتی نووسیتم یەکەم جار یاسایەکە بەراورد بکە یاسایەکە subject بەڵێ subjectمان هەیە لێرە have و هازا لێرە لەبەرەوەی پاستە ئەمن هادی بەکاردێنم تەماشاکە ئەوە جیاوازێکەیە بەس ئەوە جیاوازێکەیە ئەوەش پیپیمان هەیە با تەمەشا بکەین تەمەشاکە ئێستا ئەوە هازمان هەیە تەمەشاکە یاسایەکەی بەراورد بکە subject have و هازی دەگۆڕم لە بۆ هاد چکە پاستە پیپیەکەش و خۆ دادەنێمەوە یعنی هیچ گۆڕانکاریەک نییە گۆڕانکاری گەورەمان نییە have و هاز پرێزنتە ئەمن دەیگۆڕم لە بۆ هات چونکە پاستە با تەمەشا ڕستەکان بکەین he has done the work دەبتە he had done the work ئەمن چم کردیە تەنها و تەنها هازم گۆریە لە بۆ هاد has he done the work had he done the work هازم کردە چ لە پرسیاری شێوازی پرسیاریە
تەنها هاتەکەی بینە پێشەوە و ئەوە شێوازێکە ئەوە شێوازی پرسیاریە. He hasn't done the work, he hadn't done the work. ئەو جارەی تەنها چم کردیە هازەکەم کردە hadn't و ئەوە شێوازی چیە؟ شێوازی نێگەتیڤە. ئەم دەستەواژانە لەگەر ئەم جۆرە ڕستە بەکاردێ. After و because زۆر گرنگە قوتابی بەڕێز ئاگال لەم دوو دەستەواژەی هەبی. After و because لەگە چ بەکاردێ؟ لەگە ڕستەی past perfect. یعنی قوتابی بەڕێز ئەگەر ئەمن after و because لە شوێنێک بینی واتە ئەمن مەوزوعەکەم چیە؟ مەوزوعەکەم past perfect و دەبی ئەتوش بێ فکر لە past perfect بکەیەوە چونکە past perfect لەگەر after و because بەکاردێ. ئەمن تازە باسم کرد گوتم لەگە already و recently ئەوانە چ بەکاردێ؟ present perfect بەکاردێ. بەڵام لەگەر after و because چ بەکاردێ؟ لەگەرەوەیش past بەکاردێ. past perfect بەکاردێ. زۆر باشە. ئێستا ئەمانە زۆر وازحن یاسایەکەت بەراورد کرد کوێستچنەکە هەر و چیویە نێگەتیڤیشی و چیویە و ستەیتمێنتەکەشی و چیویە. بابین هەندێک ئەو ئامرازانە ئەلێرە باسم کرد بابین ئیشیان لەسە بکەین ئەو ئامرازانەی تازە باسم کرد ها گوتم already recently بابزانین لە چێن دەرەی ڕستە بەکاردێن یعنی خۆ ئەتو ناتوانانی سەر بەخۆ لە شوێنێک بەکاری بینی دەبی لە شوێنێک بەکاری بینی هاتم شا بکە present perfect بابەتەکەمان چێ دیسان هەر present perfectە بابەتەکە هەر present perfecتە باسی ئەو ئامرازانە لە بۆ دەکەم already just now never ever yet باسی ئەمانە لە بۆ دەکەم تەماشا ئەم یاسای بکە دەرێ بکەر have و has already just now never pp تەماشای pp بکە قوتابی بەڕێز تەماشای pp بکە کەواتە ئەگەر لە ئیمتحان هاتەوە گوتی just لە چێن دەردادەنرێ یان چەند ڕستەیەکی داتوو کە شوێنی جستی گۆڕی بوو ها تەماشای جستی بکە تەماشای جستی بکە تەماشای ناوی بکە تەماشای نێڤەی بکە شوێنەکەیان چێن دەریا شوێنەکەیان هەر هەمویان لە پێش pp هاتینە ئەوانە شوێنەکەیان چێن دەریا لە پێش pp دەبێ دابدرێن زۆر باشە they have just finished the exam ئەوە just ئەوەش finished کا ppەکە ئەوە ppەکەیە تەماشاکە ئەوە ppەکەیە مادام ppەکە ئەلێرەیە ئاتو چ دەکەی دەری جستی لە پێش دادەنێم با قسەچکە بکەین just و already و now never ئەمانە هەردەم لە سێم وشە دێن سێم وشە لە ناو ڕستەی دەبی سێم وشە بن ئەوجا چەندە وشەیە ئەوە یەکەم ئەوە دووەم ئەوە سێم وشە یعنی تو دەتوانی بە دوو شێوە لە خۆتی لەبەرکەی یان برێ هەموو جارێ ئەوانە لە پێش pp دێن یاخود برێ لە سێم وشە دەبێت دایان بنین هەموو جارێ تەواو دەردەچی ئەمن باسی چم کرد باسی already کرد باسی justم کرد باسی now باسی never باسی ئەمانە کرد ئێستا بین باسی شتەچکە لە بۆ بکەم ئێڤە تەماشای ئێڤەی بکە ئەوە لە حالەتی question بەکاردێت طبعا ئێڤە دەبی حالەتەکەت question بی پرسیاری بی یعنی هەر ڕستێک ئێڤەی تێدا بوو دەبی پرسیاری بی یاخود ئەگە ڕستەکە پرسیاری بوو ئەتو ناتوانێ ئەوانە بەکاربینی وەرە ئێڤەی بەکاربینە طبعا لە پرسیاری هاف و هاز دەستە پێشەوە ئەگوتم ئەگەر هافت هەبی یان هازت هەبی هاف لەگە کۆیەکان بەکاردێ لەگە بکەری کۆ هاتەمەشای بکەرەکەی دەکەی ئەگە بکەرەکەت کۆبی دەبی هافی بەکاربینی ئەگە بکەرەکەت تاگبی دەبی هازی بەکاربینی ئەوەش ئێڤە ئەوەش pp زۆر باشە تەماشا ئەو ڕستەی بکە Have you ever seen the big mountains چەندە موشەیە پێم برێ چەندە موشەیە ئەوە سێ موشەیە چی لە دوا هاتیە دەی ئەوە pp لە دوا هاتیە کەواتە هەمان یاسا جێبەجێ بوو هەمان یاسایە سێ موشە و pp لە دوا دێتن ئەمە لە حالەتی question یاسا لە بۆ ئێڤە یاسای چکەمان هەیە لە بۆ یەتی یەت دەتوانێت بە دوو شێوە بەکاربێت طبعا هەردەم لە کۆتای ڕستەیە تەماشایکە هەردەم لە کۆتای ڕستەیە subject haven't یان hasn't pp ئەو جای یەت یعنی وشەی یەت یعنی هەتا ئێستا دائما لە کۆتایی ڕستە بەکار دەهێنرێ ڕستەکەمان چی ئەوە دەرێ نێگەتیڤ بی دەکرێت لەگە نێگەتیڤ بەکاربێ دەکرێت لەگە کوێستچنیش بەکاربێ لەگە هەردووچی دەبی هاتمەشا ڕستەی بکە she hasn't finished the work yet یەت لە چێن دەرێ هاتیە ئەوە لە کۆتایی هاتیە ئەوە دزانی ئەدی hasn't ئەوەش نێگەتیڤە کەواتە ڕستەکەمان نێگەتیڤە و یەت لە کۆتایی هاتیە هاتمەشە ئەو ڕستەی بکە hasn't she finished the work yet یەت لە چێن دەرێ هاتیە دیسان لە کۆتایی هاتیە شێوازەکەی چیە ئەوە پرسیاریە hasn't she finished the work yet طبعا ئەوە پرسیارێکەشی چیە نێگەتیڤە زۆر باشە ئێستا کۆمەڵێک یاسان باس کرد و هەروەها جیاوازی نێوان present
پرفێکت و پاس پرفێکتم لە بۆ باس کردی ئەم بابەتانەمان هەموو تێگەیشتین پاژەوەی ئەو زانیارەمان هەموو زانی ئێستا دێن چەند پرسیارێکی وزاری شیکار دەکەین با بزانین ئەو پرسیارە وزاریان ناچنا پرسیاری وزاری This local company dash Dr. Sirwan the new manager. This local company یەک پرسیار this تاکەیان کۆیە this تاکەیان کۆیە طبعا تاکە company يعني ئەو کۆمپانیا تاکەیان کۆیە طبعا دیسان تاکە مامۆستا مادام this بەکار هاتێ ئەوە دەبی تاک بیتن خۆ نێگوتی companies دەرێتن چە دەرێت this local company کەواتە ئەتوو بکەرەکەت چییە بکەرەکەت تاکە چکە دەبی ئاگاداری بی ئەگە بکرد تاک بوو دەبی هازی بەکاربێنی ئەگە بکرد کۆ بوو دەبی هافی بەکاربێنی باشە this local company dash Dr. Sirwan the new manager has just made is made just have just made تمشى ئەوە بژاردنانە بکات تەرکیزەکە لەسەر چییە لەسەر جستیە هاتەمەشای جستیکە ئەوە just ئەمەش just ئەمەش just ئەمەش جستە یعنی مەوزوعەکە لێرە جستە یعنی زۆر جار لە هەڵبژاردننی ئەتوو دەبی تێبگەی بابەتەکەت لەسەر چییە کو تێدەگەی ئەوە باسی جستی دەکات دەبینی لە هەموو هەڵبژاردنەکان باسی جستت لۆ دەکات کەواتە دەیوێ پێت بڵێ ئایا شوێنی جست چێن دەرەیە ئەمن گوتم سێ وشە یاخود بابێن لە پێش پیپی باشە لە پێش پیپی ئێستا ئەگەوەریە دابنێی دکتۆر سیروان هاتیە خۆ پیپی نهاتیەوە ناتی ئەگە has just made دابنێی طبعا دەبتە یەکەم وشە دووەم وشە سێم وشە و هەروەها پیپیشی لە دو هاتیە کەوا دەرێن بی چییە بی ڕاستە ئەدی is made just ئەوە جستەکەی هینایتە پشت پیپی و لێرەش جستەکەی have just made ئەوەش هینایتە پێشی بەڵام جیاوازی لێ has just made ئەوە هازی بەکارهینایە ئەوە هاوی بەکارهینایە هەردووچیان وچیەکن لە ڕووی گرامەرەوە بەڵام لۆ هازەکە ڕاستە چونکە this local company ئەوە تاکە دەبی ئەمە هازی لەگە بەکاربینین زۆر باش پرسیاری 32 لە پرسیاری 32 dash your friend Saman dash what job to take your friend Saman چەند فرێندت هەیە یەک فرێندت هەیە سامان ئەویش کەواتە ئەتوو ئەو ڕستەیە چییە پرسیاریە یاننا پرسیاریە یعنی هاف و هاز دەبی لە سەرەتای ڕستە بیت کاکە ئەگەر هاف و هاز لە سەرەتای ڕستە بی ئەتوو هافی بەکاردێنی یان هازی بەکاردێنی چەند فرێندت هەیە یەک فرێندە کەواتە هازی بەکاربینە has decided is decided has decided have this decision ئەمە دەرێن سی ڕاستە لەبەر چ سی ڕاستە کە هازەکەی لەوێدانێ has your friend Saman طبعا هازش گوتم پیپی لە دوادێ decided ئەگە decided لێرەدانێ لە دوای have و هاز و هادی دەبی هەردەم پیپی بێ لێرە چ هاتیە لێرە فێر بەچی بەیس هاتیە نابی لێرە is decide is نابی چکە is و فێرە پێکەوە نایە و هەروەها طبعا لە present simple is و فێرە پێکەوە نایە has decided has لەگەر پیپی هاتیە have decision لەگە have decision هاتیە ئەوە هەر نابی نمونە چکەمان هەیە The organizer of the program dash yet. The organizer of the program dash yet. یەتمان هەیە جەماعەت ئەوە yet نیشانەی چییە نیشانەی present perfectە The organizer of the program تاکەیان کۆیە ئۆرگەنایزەرەکە ئەوەی پرۆگرامەکە ڕێک دەخات ئەوە تاکە مادام تاکە ئەمن چی لەبی هازی لەگە بەکاربینم has wasn't haven't isn't ئەمە لێرە ئەوە هەر نابیتن هەڤنتە لەبەرەوەی ئەوە کۆیە تاکو کۆ پێکەوە نابی hasn't started wasn't start ئەوەش هەنابی is starting ئەوەش خۆ present continuous مان نییە present perfect مان هەیە کەواتە دەرێتە hasn't started ئەمە کۆمەڵێک پرسیاری وزاری بوو دەربارەی چ دەربارەی present perfect ئێستا ئێمە هەر لە past perfect دەمینێنەوە ئەمە لە past perfect باسی شتێکم لەبۆ کردی گوتم هەر ڕستەیەک ئافتەر و بیکۆزی تێدا بوو هەڕستەیەک تەمەشاکە ئەلێرە باسم کرد ئافتەر و بیکۆز لەگە چ بەکاردێ لەگە پاست پێرفێکتی بەکاردێ ئێستا ئەمن دێم باسی ئافتەر و بیکۆزەکەش لەبۆ دەکەم بۆی بزانی ئافتەر و بیکۆز چۆن لەگە ڕستەی بەکاردێ تەمەشاکە طبعا ئەوزارەی پاست پێرفێکتە ئەوزارەی پرێزنت پێرفێکت نییە پاست پێرفێکتە ئافتەر و بیکۆزمان هەیە ئافتەر لەگە بیکۆزی ئەمانە یاسایەکان وچیەکە یعنی یەک یاسان هەیە بابرێن یەک ڕوولیان هەیە لە بۆ هەردووچیان تەمەشا بکە ئەو بەشەی ڕستەکە
کە یەکێک لە ئامرازەکانی وەک ئافتەر و بیکۆزی تێدا دەبێت فرمانەکەی بکرێتە ڕابردووی تەواو یعنی بکرێتە پاست پێرفێکت و بەشەکەی تر لە ڕستەکە دەبێت فرمانەکەی بکرێتە ڕابردووی سادە یعنی ئەوە ئیجباریە مادام ئەتوو بەشی ئافتەر و بیکۆزی پاست پێرفێکتی دادەنەی دەبی بەشەکەی تر چکە ڕستەکە لە دوو بەش پێکاتێ فارزیەک لە یەکیان جیاواز دەکات و ئێستا نمونەی وەردەگرین ئەو بەشەی کە ئافتەر و بیکۆزی تێدایە دەبی پاست پێرفێکت بی بەشەکەی تر دەبی پاست سمپڵ بی هاتە مەشا ڕوولەکەی بکە ئەوە ئافتەر و بیکۆزە بەشی ئافتەر و بیکۆزی هەتا کۆمای تەمەشاکە هەتا ئێرە دەبی چ بیتن دەبی پاست پێرفێکت بی یعنی ئەها ئافتەر و بیکۆز بەشەکەی چییە ئەو بەشی ئافتەر و بیکۆزیە چییە ئەوە پاست پێرفێکتە ئەدی بەشەکەی تر هە لە فاریزە بە دواوە پێی دەڵێن چێ پاست سمپڵ زۆر باش ئێستا دین تەمەشایان پرسیاری وزاری دەکەن لەسەر طبعا ئەوە بەس ڕوولەکەی بزانە و خلاص هیچ کەی ناوێ ینی ڕوولی ئافتەر و بیکۆزی چییە ئەوە ڕوولەکەیتی کاکە لە دوای ئافتەر و بیکۆزی پاست پێرفێکت دێ کۆمایەکمان هەیە دوایە پاست سمپڵ دێ بەرام دێرە شتەکەی دەبی ئەتوو بیزانی دەبی ئەتوو تازە پاست پێرفێکتمان باس کرد دەبی ئەتوو یاسای پاست پێرفێکتی بزانی ئەگەنە ئەتوو چۆن دەزانی ئەوە پاست پێرفێکت چییە پاست سمپل دەبی یاسای پاست سمپڵش بزانی طبعا پاست سمپل سێ یاسای هەیە یەکەچیان سەبجێکت زائیدەن ڤێرب ئیدی یەکەچیان سەبجێکت زائیدەن وەز و وێر ئەو جن ناون یان ئابجێکتیڤ یەکیشیان سەبجێکت زائیدەن هات زائیدەن ناون ئەمانە یاسایەکانی پاست سمپڵن دەبی ئەتوو بیان ناسیەوە لەوە لە ئیمتحان غەڵەت نەکەیت هەندێک پرسیاری لەسەر ئافتەر و بیکۆزی وەردەگرن پرسیاری وزاری باشە تەمەشاکە باش after he dash his homework he dash out بەشی ئافتەری دەبی چ بیتن دەبی پاست پێرفێکت بی بەشەکەی تر دەبی چ بیتن ئەو ئافتەرە طبعا تو دەبی هەر پرسیاری وزاریت بینی دەبی بزانی ئەو پرسیارە دەربارەی چییە هەر ڕستەکەت بینی گرامەریە ئافتەری تێدایە یەکسەر ئەتوو دەرەی ئەم پرسیارە چی گرامەرە ئەمن چەند یاسایەکی ئافتەرم هەیە لە یونیتی یەکەم ئافتەر ئەو هەیە لە یونیتی پێنجەم ئافتەر ئەو هەیە لە یونیتی هەفتەمیش ئافتەر ئەو هەیە یعنی چکە لە یونیتی یەکەم ئافتەرمان هەیە لە یونیتی پێنجەمیش هەمانە لە یونیتی هەفتەمیش هەمانە بەڵام ئێمە ئێستا تەرکیزمان لەسەر یونیتی یەکەمە ئەتوو کە یونیتی یەکەمت زەبت کرد دەتوانی ئەوانە تریش بە ئاسانی لێک جیاواز بکەیەوە باشە بەڕێزان تەمەشا بکەن ئافتەر بەشی ئافتەری دەبی پاست پێرفێکت بی ئەو تەمەشاکە چی هانی پاست پێرفێکتە had done بەڵێ پاست پێرفێکتە done بەتەنێ پاست پێرفێکت نییە has done present پێرفێکتە ئەوەش دوو ئەوە هەر هەو نییە کەواتە هەر لە یەکەم جار دەزانم A is right یعنی ئەیەکە تەواو باشە هاتدەنت ئەلێرە دانا لەبەر ئافتەری وێنتەکەش ئەلێرە دادەنەی لەو بۆشای دادەنەی لەو حالەتەی ئەتوو بەشی یەکەمت کردە پاست پێرفێکت و بەشی دووەمیشت کردە پاست سمپڵ هیچ کێشت نییە تەمەشا ڕستەیەکی دەکەین all the farmers used new techniques in this farmland after تەمەشای وشەی ئافتەری بکە after they dash a lot last year طبعا باسی last yearش لە بۆ دەکە all the farmers used new techniques تەمەشای ئەلێرە بۆ شایمان نییە ئەلێرە چی کردیە پاست سمپڵەکەی دایتە تو لایەکی لە کۆرە تو کردیتەوە یعنی بەشی ئافتەری بۆ شایە بەشەکەی تر عازر کرایە used پاست سمپڵە ئەلێرە ئەمە هات زائیدەن پیپیمان پێویستە had lost just lost have lost will lost ئەمە طبعا ئافتەرمان هەیە دەبی had losti هەڵبژێری بابینە سەر ئەم پرسیارە دیسان ئافتەرم هەیە ئەوەش ئافتەر بەشی ئافتەری دەبی چبی دەبی پاست پێرفێکت بی بەشەکەی تر دەبی چبی دەبی پاست سمپڵ بی دەتەمەشاکە ئافتەر هی دەبی هات زائیدەن پیپیمان هەبی had typed ئەوە ڕاستە just typed نابی will type نابی has typed ئەویش نابی کەواتە ئەتو دیسان ئەی هەڵدەبژێری دەرەی مامۆستا ئەی ڕاستە لەبەرەوەی هات تایپدی لەوێدانێ لێفتیش لەیدان لە بۆشایەکەی دووەم دانێ یەکسەر دەبتە پاست پێرفێکت لەگەر پاست سمپڵ پرسیارێکمان هەیە our teacher dash use extra homework یان as extra homework after we afterمان هەیە تەمەشاکە after we dash the lesson باشە لێرە give ئەوە دەبی ئەوە ئەسە gave دابنێم ئافتەرمان هەیە دەبی هات فنشتی دانێم ئەوە دەبیتن ئەدی بی لەبەر چ نابی مامۆستا ئەمن ئافتەرم هەیە دەبی ئەو لای پاست سمپڵ بی give پاست سمپڵ نییە ئەوەش has given پرێزنتە will give ئەگە لێرە دانەی finished ئاخر finished دەبی برێ هات finished ئەوەش نابی
giving ئەگەر لێرە دانێ بە تەنیا هەر نابی are finishing چکە ئەوە زین چی کردیە لەو پرسیارەی یونیتی یەکەم یونیتی پێنجەم یونیتی هەفتەمی تێکەڵ کردیە هەموو فکرەکانی تێکەڵ کردیە لێرە ئەتوو لەبەرەوەی ئێستا ئەمە یونیتی یەکەم دەخوێنن ئەو پرسیارە دەربارەی یونیتی یەکەمە دەتوانی برێ ئەوە پاس سمپڵە و هەروەها بەشەکەی تریش پاس پێرفێکتە هیچ کێشەیەکی نابی جگە لە ئامرازی ئافتەر و بیکۆز چەند ئامرازێکی کەشمان هەیە ئەمانەش لەبەرچی لێرە باز دەکەم لەبەرەوەی بزەبت عەکسی ئافتەر و بیکۆزن مامۆستا چۆن عەکسی ئافتەر و بیکۆزن تەمەشا بکە ئەو بەشەی ڕستە کە ئامرازەکانی بیفۆر و ئەنتل و تل و بای تێدایە فرمانەکەی دەبێت بکرێتە ڕابردووی سادە و بەشەکەی تری ڕستەکە فرمانەکەی دەبێت بکرێتە ڕابردووی تەواو یعنی پاس پێرفێکت تەمەشا ئەمە یاساکەیەتی بیفۆر و ئەنتل و تل و بای چیان لە دووە هاتیە پاس سمپڵیان لە دووە هاتیە کۆمامان هەیە ئەوەش پاس پێرفێکتە بزەبت عەکسی چییە بزەبت عەکسی بیکۆز و ئافتەریە یعنی ئەتوو ئەگە بیکۆز و ئافتەری تێگەیشتی ئەمەش یەکسەر عەکسیکەوە یەکسەر تێدەگەی بیفۆر و ئەنتل و تل و بای و هەروەها دەرێ پاس سمپڵ ئەوجە پاس پێرفێکت بەڵام لە بیکۆز و ئافتەری دەمانگۆ پاس پێرفێکت ئەوجە پاس سمپڵ باشە ئێستا بە هەمان شێوە بەس یاسایەکەی لەبەرکە ئامرازەکانیش بزانێت کامان ئامرازن تەبان ئەو ئامرازانەش لە یونیتی یەکەم و پێنجەم و هەفتەمیش هەیە ئێستا دێن چەند پرسیارێکی وزاریش دەربارەی ئەم یاسایە تەواو دەکەین ئیتر لە بۆتان ڕوون دەکەمەوە پرسیاری وزاری until the Asians dash the European population dash very small تەمەشا بکە ئەنتڵم هەیە ئەنتڵ مادام ئەنتڵم هەیە دەبی بەشی ئەنتڵی چ بیتن پاس سمپڵ بی بەشەکەی تر چ بی پاس پێرفێکت بی کامە لەوانە پاس سمپڵە arriving پاس سمپڵ نییە arrives پاس سمپڵ نییە arrived بەڵێ پاس سمپڵە یەکسەر ئاتوو دەزانی و بەشەکەی تریش هات زائیدەن پیپە بەڵێ بەشەکەی تریشی هات زائیدەن پیپە هیچ مشکلەی نییە ئەوە arrive ئەوە have arriving have been ئەوە هەر نابیتن ئەلێرە لەبە ئەنتڵی زانیم دەبێت چدانەی arrived لەگەر had beenی هەردووچی لێرە تەواو دەردەچی ئەگەر بین تەمەشای پرسیاری 39 بکەین بیفۆرمان هەیە ها جارێ بیفۆر ئەوەش بیفۆرە before the party dash all the guests had entered the hall ئەها لێرە چی کردیە had entered ئەوە پاس پێرفێکتەکەی دایە ئاتو چ مشکلەت هەیە ئێستا بەس پاس سمپڵەکەی ببینەوە begin began beginning began ئەمە لەبەرەوەی ئای تێدایە ئەوە پرێزنتە ئەمە ڕاستەکەیە ئەمە ئەی تێدایە یعنی ئەگەر لە ئیمتحان ئەگەر تەڵەبە دەتانی ئەوەی لە خۆی بزانی ئەو ڤێربانەی ئایان تێدایە پرێزنتن بەڵام ئەوانەی ئەیان تێدایە پاستن بەس دەبێت وی لەبەر بکەی begin began beginning and began ئەوەش پیپەکەیتی تەمەشاکە ئەوە هاتیە تێستی تو دەکا بزانی ئەتوو دەزانی پرێزنتەکە و پاستە یعنی ئەو ڤێربانە دەزانی چیهانی پرێزنتە چیهانی پاستە چیهانی پیپە و هەروەها بیفۆرەکەش یعنی بەڕاستی ئێستا ئەو پرسیارە لەسەر دوو دەرەجەیە دوو دەرەجێ دوو پرسیار لێ دەکا یەکیان دەرێ بزانم یاسای بیفۆر لەبەرە دووەم پرسیار ئەوەیە بزانم ئەتوو ڤێربەکان لێک جیاواز دەکەیەوە چونکە دوو دەرەجێ لەسەرە دوو پرسیاری تێدایە پرسیارێکمان هەیە بای بزانە by the year 2010 the company dashed 2000 pieces of furniture بایمان هەیە بەشی ئای دەبی پاس سمپڵ بی مامۆستا کا پاس سمپڵ لێرە چ ڤێربەچمان نییە بەڵێ ڤێربت نییە بەس ساڵی 2010 پاستەیان نا ساڵەکانی پێشتر ئێستا 22 پێش 22 هەر هەمووی چییە هەر هەمووی پاستە ئەمە پاس سمپڵە بەشەکەی تر دەبی پاس پێرفێکت بی is selling had sold have sold has sold ئەوە have و has هەنابی چکە پرێزنتە تەنها چمان هەیە هات سۆڵمان هەیە بەڕاستی پرسیاری وزاری زۆر ئاسانترە لەو پرسیارانەی کە مامۆستا لە مەکتەبێ پرسیارت لێ دەکات ئەمە چەند پرسیارێکی وزاری بوو دەربارەی ئەنتڵ و تڵ و بیفۆر و بای بەڵام لەسەر بای یەک دوو تێبینیوان هەیە ئەمن تازە باسم کرد گوتم بای بەشی بای پاس سمپڵە و بەشەکەی ترسیە پاس پێرفێکتە بەڵام لێرە چەند شتێکی کەشمان هەیە دەربارەی بای پێویستە بیزانی تەمەشا ئەوستەی بکە by 7:30 Tom was getting hungry پاس سمپڵ بوویتە چێ بوویتە پاس کۆنتینیوەس یعنی لەگە بای لایەک پاس سمپڵە لایەکەتر پاس کۆنتینیوەس هاتیە تەمەشا ڕوولەکەم لە بۆ تو نووسیە بای پاس سمپڵ ئەوجە پاس کۆنتینیوەس یعنی بای پاس سمپڵ لە دوو هاتیە ئەوجە پاس کۆنتینیوەس ئەوە یەکێکە لە تێبینیەکان ئەو ڕستە مەوجودە چکە دەبێت و ئاگاد لێبی و هەروەها by tomorrow morning هەیتمان I will finish my project
I will finish my project by tomorrow morning. طبعا future tomorrow future I will طبعا وقولي تداي أيش future كواتب by دكري بشي by future بي وبشكي تريشي هر future بي بلام in جوازم بشي إني أجت مشابكي بشكل past simple كده in 1995 صالي 1995 أو صالة شراب دوا وبشكيتر the company sold تمشاكا sold يعني فروشتوتي يعني أوش رابر دوا 3000 cars 3000 سيارة فروشتوا كتاب يعني برز بنسبة باي أما أو أمرازاني هم مش باسم كردن before أن طلا بايا أما أنا هم أمرازن أما أنا أجل امتحاناته مثلا باي سيليرانا لبروي كاتي لدوهاتيا دبي بري preposition بلام أجل باي ايجنتي باي ختي لبندابري باي سيليرا أو اللي دبته باي ايجنت يعني أو باي جوازة أو preposition نية ياخذ بابرين before و after إيش همان شوا أجر كاتيان لدوهات أو أنا دبنا preposition بلام لحالة كانت ترسنا دبنا conjunction يعني دورستي ليك ددن إيش كانيان جوازة زور باشا إما بابتي أو دو بابتي باسم كرد بابتي after و because مان وأنتلو تلو باي أو أنا هر هميان پەیوەندیان بە چوو هەبوو پەیوەندیان زیاتر بە ڕستەی present perfect و past perfect و هەبوو هاگوتم after و because یاسایەکەشم باس کرد دوایە ئەمن باسی before و until و تلو بایشم کرد لەبەرەوەی ئەمانە عەکسی بینە گوتم با بە یەک جاری تێیان بگەینم بابەتەکە کۆتایی هات ئەلێرە ئێستا present perfect لەگە past perfect کۆتایی هات ئەوە بەشێکی زۆر گرنگ بوو لە یونیتی یەکەم گرامەری sunrise 12 کاتێکی خۆش